ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ لەگەڵ میوانەکەم باس لە چەند تەوەرێک دەکەم، هەر تێکێنانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان، هەروەها پەشیمانبوونەوەی یەکێتی لە تەوتینەوە بۆ هەژماری من، هەروەها هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە پێشە، هەروەها کێشەی نێوان هەولێر و بەغدا، نەناردنی موچە، وەروە نەناردنی لیستی هەرێم بۆ بەغدا بۆی کە تەمیلی موچە بنرێت و دابشکردنی موچە دەست پێ بکات. هەروەها بەڵێنەکانی هەڵبژاردن کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە خەڵکی بە تایبەتی ئەم سنوورەیدا بۆچی ئێستا لی پەشیمان بۆتەوە و جێبەجێی ناکات، پارتی یەکێتی لەسەر چی بابەتێک ڕێکەوتون لە پۆستەکانی وەزارەت، هەروەها ئەو پۆستانەی دیکە کە باسی لێ دەکرێت. من ئەمڕۆ دکتۆر غالب محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق میوانمە بە خۆشحاڵیەوە. کاک دکتۆر زۆر بەخێر. تۆ کەسێک بووی زۆر داکۆچیت لە مەوزوعی تەوتینی موچەخۆرانە کرد، زۆر کاریشتان بۆ کرد. ئەمە ینی سەرەتای پرسیارەکەم با لەوە بێ. ئێستا وەک دەزانیت وەکۆی کە سەرۆکیەکێتیش دانی پێدانا کە ڕێکەوتون لەسەر هەژماری من، هەروەها سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران نووسراوێکی کردووە کە ئەم پرۆژەیە دەچێتە ناو وەزارەتی دارایی وەکو بەڕێوەبراتێک مامەڵەی لەگەڵەکرێ. بۆچی یەکێتی لە بانگەشەی هەڵبژاردنە زۆر پێداگری لە تەوتینە کرد و بەڵام لە کاتی دانوستانەکان بۆ پێکێنانی حکوومەت لەو بەڵێنەی خۆی پەشیمان بووی؟ بەڵێ سڵاو لێەوە لە بینەران و بیسەرانتان بێت. طبعاً تەوتین یەکیتی هەر لەگەڵ تەوتینە نەبووەوە، بۆ زانیاریت ئەو فترەکەمە لەگەڵ تەوتینە بوو بۆ حملەی هەڵبژاردننی بوو. هەرویستی مەجموعەیە مەسەلا ئەکشن بکایەکێک لەوانە ئەوە بوو کە ویستی دەنگی خەڵک ڕاکێشێت، هیچ پرۆژەیەکی نەبوو، هاتە ئەو پرۆژە دەستی بووە برد بۆ ئەوەی بڵێتە خەڵک فۆرمێکیان بڵام کردو بە ئۆنلاین بڵێ ئەمە ئەو کاتە نازن جەناب دەگەراگەدار بێ کاتە من ڤیددیوەکمە بووتم کەس بڕی نکاتەوە ئەوە بۆ حملەی هەڵبژاردنەوەیەکی درۆکە لەگەڵ تەوتینانە. طبعاً تەوتین ئێمە لە 2020ەوە دەستمان بۆ بردووە و ئیشمان لەسەری کردووە و واژۆمان بۆ کۆ کردەوە لەو کاتێکە لە پەرلەمانی عێراق بین و زۆری ئیشمان لەسەر کردوە، مامۆستانی ناڕازی زیاتر لە 10 جار بردمان سەردانی بەغدامان کرد بۆ ئەوەی خۆیان دەنگی خۆیان بگەێنن بە بەرپرسانی عێراق و خۆیان بڵێن لەبری ئەوەی هەموو جارێکێتی و پارتی بەناو ئەوان قساکە و پارە کۆ ئەکەنەوە و داهات کۆ ئەکەنەوە و بەناو کوردەوە خۆیانیان دەوڵەمەند کرد و خەڵکیان فەقیر کرد. ئەم جارۆتمان با خەڵکە فەقیرەکە خۆی بڕوە داوای حەقی خۆی بکە وەسکاڵامان لە محکەمەی ئیتیحادی کرد، زیاتر بەس لێکێک لە ساڵەکان 2024 و یا 23 بوو حسابم کرد 22 جار چوینەتە بەغداد هەر بۆ مەسەلەی تەوتین. بڵێ هەر بۆ مەسەلەی تەوتین و یەک داواکاریمان هەبووە لە هەموو دانیشتنەکانمانوە، لە هەموو کۆبوونەکانمانوە، لە هەموو سکاڵاکانمان کە تەقدیمی لە حکوومەتی عێراقی کردومانە لە بەغدا کردومانە، یەک داواکاری بە ئەوش ئەوە بۆ تەوتین. تەوتین بەمانای چی؟ بەمانای ئەوەی کە موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ لەلایەن عێراقەوە بدرێت بێ ئەوەی ئەم حەلەقە گەندەڵی هەبێت کە ناوی هەرێمی کوردستان و وزارەتی داراییە. طبعاً ئەگەر حکوومەتی عێراق بە قسەی من بکە وزارەتی دارایی هەڵبۆشێنێتەوە، وزارەتی دارایی هیچ دەورێکی نەماوە، ئەسڵەن ئێستا بۆتە معارقل وزارەتی دارایی هەرێم، بۆتە معارقل بۆ ئەوەی کە موچە لە کات خۆیان بدرێت. بابینە سەرەوەی مەسەلای یەکێتی بۆ لە حملەیە ئەڵێ تەوتین و بۆ دوای حملە ئەڵێ بۆ من هەر پرسیارێکیش نەکەم و ئەو وەڵامەیشم بیتەوە. یعنی سەرۆکیەکێتی ئەڵێ خەڵک بە هەڵە لە تەوتین تێگەشتووە، خۆ تەوتینەوە نییە ڕاستە خۆ تۆ لە بەغدا و موچەکەوت بخرێتە سەر هەژماری حسابیەکەت. ئێدە کێشەکە ئەوەیە خۆی لە هەڵ ئێمە ئێستا بۆ نمونە باش لە ژماری من تێگەشتون و داواش لە ئێوەمانانەکە دیراسی کەن پرۆژێکی باشە. ئێمە پێش هەموو شتێک ئێمە خۆمان داوای تەوتینمان کردووە وەکاتێ باسی تەوتین ماکرۆ زانیمانە یەکێتی تێناگەیە تەوتین تێبینیمان نووسیە لە نووسمانە تێبینی تەوتین ئەوە تعریفەکەیەتی باش. جا من پێم باشە خۆیان بڕۆم بخێنەوە لەسەر تەوتین بزان تەوتین چییە، ئەوەی کە خۆی تەوتینی گرێ ئەو ئەزانێت تەوتین چیە، ئێمە کردومانە ئەزانین تەوتین چیە، ئەوەی کە دێ خۆی هەڵەواسێ پێوە تەکید نازانێت چییە، ئەوەی کە دێ بەکاری ئێنێ بۆ حملەی هەڵبژاردن ئەوە شتێکی ترە، ئەوەی کە داوای پارە زیاترەکە لە بانکەکان بۆی بانکی خۆی تێ بخرێ بەڵام لە هەژماری من بانکی خۆی تێ ناخرێ، ئێستا پارتیاتۆڵە بانکەکان خۆتانی تێ خەمووی ئێوەش ئیسیفادەکەن بڵێ یەکێتی ئێستا پشکی هەیە لە ئەو قازانجەی بانکەکانێکە وازح با بڵێم یەکێتی هەر بابەتێک ئێمە دەستی بۆ بین وەکو معارەزە، مەسەلە کارەبایە، مەسەلە تەندروستیە، مەسەلە تەوتینە، دێت
سیرەکە پشکی نییە لە پارتی دێخۆیەکە بە خاوەنی لەگەڵ ئێمەیە بە ئاراستەی ئێمە قسەکە هەتا پشکەکەی پێدرێ کە پشکەکەی پێدرێ واز دە بابەتەکەیێنێ بەس ئێمە خۆمان سەرەتاکەیمان دەست پێکرە خۆماش کۆتایی بە سەرەتا کۆتایی پێێنین نەگێکێتی کۆتایی پێبێنێ چۆن بە چ ڕێگایەک مەسەلە ئێستا ئێمە هەفتەی داهاتوو سکاڵا تۆمارەکەین لەسەر مەسرور بەرزانی هیوادارم قوبا تاالبانش یەک نووسراوی وا بکە با سکاڵا لەسەر ئەوش بکەین با نووسراوێک ئەوش بکە بۆی سکاڵاش لەسەر ئەو بکەین لەبەر ئەوە ئێمە دەستبەرداری تەوتین نابین اینجا ئەم کەسانە ئەیەنن بڕێک کەسێن بە ڕۆژ قسە ئەکا ڕۆژێک لەگەڵ تەوتینایە و ڕۆژێک لەگەڵ هەژماری منایە و خۆشی نازانێت چیە مەوزوع ئەوە ئیش ئێمە نییە ئەوە ئەبێ بچە خۆی بخوێنێتەوە چیە مەوزوع ئەوە بۆیە خۆی بڕۆشتە دیراسی بکە بزانێت تەوتین چیە تەوتین چی نییە ئێمە کە سکاڵامان تۆمارکرد نەچوین بۆ بەغدا بڵێن وەڵا پارەکەمان بەدەستی پێدرێ ئەگە زەحمەتیان بیکەن بە کارت خۆ هەژماری منە جێبەجێکرێ تەحەدا ئەکەم یەک نەفەر هەژماری منی پڕ کردوێتە موچەی مانگی 12 وەرگرت پێ بۆ موچەی مانگی 12 وەرنەگرۆ پارەی موچەی مانگی 12 لە عێراقەواتە کەواتە دەستی بێ وەرەقەیی بێ کارتی بێ بانکی بێ لای ئەم چەتانەی هەرێمی کوردستانە بێ ناچێتە گیرفانی مۆزەف من وازایڵێم کاتی خۆشی وتومە ئەگەر فەرمانبەران ئەیانەوێ کێشەی موچەیان چارەسەر بێت ئەبێت تەوتین جێبەجێ بکرێت و هیوام وایە لەم هەڵبژاردنەوەکو برادێک نووسی بووی دوێنێ مامۆستا سامان نووسی بووی ناکرێ بە یەک درۆ دووەڵ بژاردن ببیتە ڕێوە هیوادارم ئەوانەی درۆیان لەگەڵیانە کرد لە ئەنتیخاباتەکەی تر ئەم جارە حەقی خۆیانی لێ بکەنەوە چونکەوە حەقی مناڵەکانیانە بۆ منی ناکەن بۆ خۆیان یەکەن هەر کەسێک ئێوە پارەکەی بەدەست یەکێتی و پارتیە بێ لە 2014ەوە هەتا ئێستا پارەیان بەدەست یەکێتی و پارتیەوە بووە زیاتر لە 38 موچەی خوریاوە بەڕاستی شەرمە بڕوا بە یەکێتی و پارتی بکەی و مناڵەکەی خۆت برسی بکەی لەبەر خاتر یەکێتی و پارتی لەبەر خاتی بەرپرسەکان کاکە ئەم دوو بنەماڵەکە هاتنە هەرێمی کوردستان پێپەتی بوون دیناریان پێ نەبوو ئێستا بەهۆی من و تۆ و کورد و پێشمەرگەوە هەمویان کۆپتەریان هەیە تیارەیان هەیە ئەمەش تایبەت باخیرەی تایبەتیان هەیە کۆمپانیا هەیە لەم سلێمانی و هەولێرە زیاتر لە 10 باخیرەی لە نەوتائیشەکە لە خەلیج وانە کە عێراق هەمووی 17 باخیرە هەیە دەوڵەتێ بە گەورەی 17 باخیرەی نەقلی نەوتی هەبێت پارتی و یەکێتی زیاتر لە 20 باخیرەی نەوتیان هەیە هی کێ بوو پێم بڵێن کاسبەکەیان چی بوو ئەم پارەیانە لە کوێ پیا کرد لەبەر ئەوە تکام وایە جارێکی تر نەخەڵەتێن بە قسەی ئەم لاو ئەولا ئێمە بەردەوامی لەسەر تەوتین و کاریشی لێکەین و هیوام وایە خەڵک نەچی هەژماری من پڕکاتەوە واللهی ئەوەی ملی خۆی بداتە دەژ هەژماری منەوە هەتا ماوە ساڵەکەیمونە موچەخۆرێ زەمبی چییە کە کاتێ زەختی لێکرێت لەلایەن وەزارەتی داراییەوە ئەم پرۆژەی بۆیە برێتە ناو وەزارەتی دارایی ئەڵێ ئەگەر تۆ نەچی هەژماری من پڕ نەکەیتەوە موچەکە و پێ نایێت هیچ کەس بۆی نییە موچەکەی پێ نەدا ئێمەوە تەسکاڵا تۆمارەکەین یەکێک لە سکاڵەکانمان ئەوەیە لەسەر ئەو کەسانەی کە زەخت لە خەڵکەکەن کەس بۆی نییە زەخت لەسەر خەڵکا بچێ بڵێ کاسبی بکە کاسبی بۆ کۆمپانیەکان خۆیانەکەن بەڵام نابێت لەسەر زەختی خەڵک بێ و ئێمە ڕێگرین لەسەر ئەوە هەر بە وازعی شەڵێن ئێمە لەگەڵ تەوتینین و پشتیوانی ئەەکەین و ڕێگرین لەوەی کە هەژماری چەتەکان جێبەجێ بکرێت و داواکانی خەڵکیش نیکە ئەگەر خەڵک کردی ئەو کاتە خۆی ئەزانێت شخصێکیش لەسەر تەوتی نەکرێ ینی من هەر دکتۆر فازل میوانم بوو لە ماوەی ڕابردوو ینی پرسیارێکم لێ کرد کە وتم جیاوازەکە چییە وتی بۆ نمونە ئەگەر موچە خۆرێک یعنی ئەگە تەوتینیش بکە بۆ ڕاستەخۆ لە بەغداوە موچەکەی ناچێتە سە هەژماری حسابیەکەی ئەگەر کێشە لە لیست و کێشە لە نێوان هەرێم و بەغدا هەبێ ئەخۆ ئەمە شەیە دکتۆر ئادا ئەما منێ قسەی جوان بۆ بکەم کاک فازڵ جاجار یەک جاجار 90% کاک فازڵ لە قاجاز ئەگەواز لەو بێنی ینی منطقی سێری بۆی بڵێ ناکرێت تۆ مختص بیت و ئاوا قسە بەڵێ من یەک پرسیار لێکم لەم 2024 بەڵێ چەندێ پارە هاتوتە ناو هەرێمی کوردستانەوە 11 تریلیۆن و نیو هاتوتە ناو هەرێمی کوردستانەوە موچەی هەرێمی کوردستان 930 بۆ 40 ملیارە ئەگە حسابێکی بەشی 12 موچەکەکە ئەگەر عێراق خۆی بیخاتە سەر ڕقم حیسابی لە کاتێکا خۆشیڵێ من 1 تریلیۆنم یا بە موچە ئەگەر خۆی بیخاتە سەر ڕقم حیسابی ئێمە 12 موچەکەمان وەرەگرت بەڵام لەبەر ئەوەی مەسرور و قوباد و ئاواتی شێخ جەناب قسەیانە سەر ڕقم حیسابی موچەیەکیان بۆ خۆیان برد لەبەر ئەوە پارە دێت کێشەی هەر کێشەی لیستەیە کێشەی داهاتی ناوخۆیە کێشەی نەوتەکە لەسەر عێراق وەزارەتی دارایی ڕاستەخۆ توانێ موچەی تۆ بخات سەژمارە بەڵێ بۆ ناتوانێت با ئێکش پێ بڵێم بەپی ئەتوانێت بەپێ ئاسەیکە ئێمە هەرێمێکی فیدرالی حکوومەتمانێ وەزارەت دارایی کێشەکە ئەوەیە تا ئێستا کەس ئەمە نایین مەسەلە ناتوان مختصەکان نایەن لەسەر ئەمە قسە بکەن دستوری عێراق لە هەموو شتێک لا مەرکەزیە جگە لە پارە نەوێ مەرکەزیە
ئەگە پارە مەرکەزی نەبێ ناکرێت نەوت لە بەسڕە بفرۆشێ خەڵ لە بەرزانە بیکاتە کەیف و سەفا ناکرێت بەس لەبەرەوە مەرکەزیە نەوت لە بەسڕە ئەفرۆشێ کوڕەکەی مەسرورێک کاتە کەیف و سەفا بۆ خۆی لە بەرزانە لە بریتانیایە لەبەر ئەوە کە ئەمە رازین بەوەی کە لەبەرەوە قانجازی خۆمانی تیا پارەکە ئەخۆین ئەبێ رازیش بەوە بین کە لە عێراقەوە موچە بدرێ باشە فەرقی چییە ئەمە ناوێناوەمە هەژماری کووردە ئەوە تەوتینی عەرەبە هەژمارێک بە پارەی عەرەب بە نەوتی بەسڕە پڕ بکرێتەوە فەرقی چییە ئەگەر تەوتین بەوێ هەژماری من بێ ئەوە درۆیەکی گەورەی بەرامبەر میلەتیەکەن جارێکی تر ئەیانەوێ بە ناوی کوردایەتی و بە ناوی نیشتیمان و بە ناوی نازام چێ کڵاو بۆ خەڵک دروون بەڵام خەڵک لەوە تێگەشتووە ئێستا 180 خەڵک لەگەڵ ئەوەیە کە موچەکەی تەوتین بکرێ ئەوەی لەگەڵی نییە چەتەکانن دووبەرە هەیە لە هەرێمی کوردستان ئێستا وازەحە ڕەمادیشمان ناوێت ئێستا یعنی ڕەمادی ئەوەیە کە لە بەی نابێت بەرەیەکەیە بەرەی تەوتینە بەرەی گەلە بەرەیەکی ترش هەیە بەرەی دز و چەتەکانە کە بەرەی هەژماری منە ئەجا لایەنەکان خۆیانە بێ یەکلا بکەنەوە ئەوە نییە خۆت بکەی بە خاوەنی دوای بڵێ من خاوەنی نیم ئەبێ خاوەنی بی حتا بۆ مەعارەزەشم قسەکەم بۆ ئەم مەعارەزەشم قسەکەم ناکرێت پێش هەڵبژاردن خۆت قوتکەیتەوە بڵێ من هەموویم کرد دوای هەڵبژاردن سەرت شۆڕکەیت و دەمت داخی و لە ماڵە دانیشیت ئەبێ قسە بکەیت لەگەڵ تەوتینیت یا لەگەڵ هەژماری منی ناکرێت نۆ کورسی ناو پەرلەمانی عێراق تەیە بە ناوی دەنگی ناڕازی کۆت کردێتەوە ئێستا بێدەنگ سەرکز لە ناو پەرلەمانە دانیشتون بۆ ناتوانن چوار قسە بکەن لەسەری بۆ نایان قاڵەقاڵ بکەن لە ناو پەرلەمانە تا ئێستا قاڵەقاڵێکی ناو پەرلەمانتان بینێ لەسەر تەوتین ناکرێ بەس قاڵەقاڵەکرێن لەبەر پارەکانی خۆیان قاڵەقاڵەکەن لەبەر پۆست و پارە بڵێ ئەمانەیش کە لە دەروی پارتیوێک جۆرێک لە ڕێکەوتنیانی بەڵێ ئەگەر ڕێکەوتن نییە باوەکو من ئەوە ئێستا من قیادیەکەم لە حزبێک کە ناوی هەڵوێستا ئەوەتە بە دەنگی بەرز داواکەم ئەڵێم ئەبێ تەوتین بکرێ دەمریش ئەوانمەوێ ئاوا قسە بکەن بۆ ناوێرن دوای انتخابات بۆ هەمیان دەمیان داخستووە بۆ نایان قسە بکەن بۆ کاتی خۆی کە پێش هەڵبژاردن ئەیاوت تا شانازیە بۆ ئێمە کە تەوتینمان کردووە کە کەسیان هەر ئاگایان لێ نەبوو هەر ئاگایان لێ نەبوو تەوتین چییە ئێمە وتمان تەوتین چیە چون شکاڵامان تۆمار کرد و هێنامان و بردمان کاتی خۆی هیچ ئاگایان لە دنیا نەبوو دوای خۆیان کرد بە خاوەن تەوتین ئێستش تەبیعیە لەبەرەوە هەڵبژاردن نەماوەڵێن خەڵ لە بیری ئەچێتەوە تکاتان لێکەم هەموو حزبەکان ئەڵێن خەڵ لە بیری ئەچێتەوە ئەم جارە با خەڵک لە بیری بێ داوای مافی خۆی بکە نەچێت دەنگ بداتە دز و چەتەکان نەچێت دەنگ بدا بەوانەی کە کوڕەکانی خۆیان ئەنێرن بۆ دەرەوە بخوێنێت بەڵام کوڕەکانی ئێوە لە مەکتەبەکانە ناتوان بخوێنن لەبەر ئەوەی کە موچە بە مامۆسایان نادرێ لەبەرەوە ئەگەر موچەش بدەینە مامۆسایان ئەو هەر ناتوانێت کوڕەکەی خۆی بنێرێ کاکە مەسروفی ئەوێت ئەو مەسروفی ئەوێت تۆ موچە نەدەی بە خەڵک ئەوە تۆ ئێستا کە سەناکە دوو مانگێکە موچە وەرەگرین لە غالبی وەرگرە لە دوای مانگیدەوە موچە دەستفەکاتەکە کێشە بۆچی یعنی ئێستا منویستمەوە پرسیارەکەم هێشتا وەزارەتی دارایی لیستی موچەی فەرمانبەرانی ڕوانەی بەردان نەکردووە با من ڕوون و ئاشکرا پێتی بڵێم هەموو مانگێک وزارەتی دارایی هەرێمە کێشە دووبارەکاتەوە بۆ زوو ناینێرێ مەسەلە بۆ یەکی مانگ ناینێرێ بۆ دوی مانگ ناینێرێ بۆ پێنجی مانگ ناینێرێ بۆ دەی مانگ ناینێرێ لەبەرەوە ئەڵێگە زوو بینێرم غەڵەتەکانم بۆ دیاریەکەن بندیوارەکانم بۆ تەحدیدەکەن دوای ئەینێرەوە وەڵام چاکیکەن ئێمە ناوێت بندیوارەکانی چاکە ئەوێت درەنگ بینێرێ بۆ دوو احتیمالەیە کە درەنگی نێرێ یا تەخیرە بێ طبیعیە بەلای ئەو موچە چییە ئەو دنیای مەشاریعیە موچە چییە یان ئەگەر تەخیریش نەبێ مەجبورە عێراق ڕازی بێ بەو بندیوارانە یعنی هەموو جارێک موچەی ئەم خەڵکە بۆ بڕیاری سەرۆزیران نێراوە هەموو کاتێک بەڵێ ئەما خۆی ناینێرێت ئەم خۆی نانێرێت تەخیرێکە دوای کە موچە نادا جوان پەیجە فەیکەکانی پارتی پەیجەکانی پاراسن کە مەسرور خۆی ئیدارەیەەکە دێدەسەکا پێ ئەڵێ غالب و ئەحمەد حاجی ڕەشید و ڕێبوار و فڵان و عەلی و نازانم بڕێ ناو هەڵەدا ئەڵێ ئەمانە نایاڵن بڕوا تەبعاً جارێکان لیستەکەیان نەناردووە دوێنێ بینیم لە پەیجێکی پاراستنی پارتی نووسی بووی ئەگەر موچە تەخیر بێ ئەمانن تۆ تا لیستەکەت منێرە مەیکە ملی من وازی ئێوەنیانی ئێستا نازانم من هەنێ کۆمەڵێکی لایەنێکی عێراقی هەیە کە ئێوە کاری بۆ بکەن و بۆ نمونە دژی هەرێم بن قایدگیان ئەو لایەنە عێراقیانەی کە ئەو ئەڵێ غالب لەگەڵ یا برادەرە ئەو شانی ماچ کردووە مەسعود بەرزانی شانی هەمویانی ماچ کردووە من ئەگەر برادریان بم شان ماچکەرەکەیان مەسعود بەرزانی بووە شان ماچکەرەکەیان چیمان بەرزانی بووە بۆ ئەچن شانی ماچەکەن من 35 کورسیمەیە لە بەغایە
ئەو 35 کورسی نییە بۆ 35 کورسیە لە بەغایە بۆ ڕۆژێک وێرایەتی دیفاع لە موچەی خەڵکەوە واسی تەوتین بکە یا هەر دژی تەوتین بووە یا هەر دژی کێشەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە من ئەمە کاکە یەکێتی 20 کورسی نییە کوا 20 کورسیەکە بۆ قاڵەقاڵانکە لە مەسەلەی تەوتینە بۆ نەیکرد کاتی ئاکردا یەکێتی لە چەند مانگی ڕابردوو پێ کاتی بانگەشەی هەڵبژاردن بوو لە دادگای کەرخ سکاڵای تۆمار کردووە لە ڕێگەی سێندان پەرلەمانی و کە گوایە وەزیری ئێوە نەخێنەوەریە ئەوە نەزانیەوە بۆ من لە 2020ەوە سکاڵا تۆمارەکەم لە کوێ بوون بەگەرەکە منە پەرلەمانتار نەبوون لە دوای 23 ئێمە بڕیاری محکەمەی ئیتیحادی دەرچووە تەواو بڕیارەکە دەرچووە گرنگ نییە بچین لە محکەمەی کەرخ سکاڵا بکەی گرنگەوەی ناو پەرلەمان قاڵەقاڵ بکەی کاکە گیان عێراقیەکان وا تێگەشتون کە ئەم هەرێمە هیچ کێشەی نییە هیچ بۆ کێشەی نییە لەبەرەوە پەرلەمانتارەکانیان کێشەی نییە لەبەرەوە پەرلەمانتارەکانیان کێشەی نییە پارلەمانتارەکانی یەکێتی پارتی قاڵەقاڵیان نیە ناو پەرلەمانە هیچ قسە ناکەن باسی تەوتین ناکەم تا حەداکەم بوێرن باسی تەوتین بکەن ئێستا بۆ نایکەن کەواتە بەشەکەیان وەرگرت باشە دکتۆر ینی دقێکی قانونی شێ یانیەوەی کە ئاوا بڵاو کراتەوە من ینی بینیومە ئەگوترێ سەرۆکوەزیران ینی وتوێتی ئەوانە یا سەرۆکی بانقی مرکزی وتوێتی ئەوانەی کە لای ئێمە مۆڵەتیان هەیە بەشدارن لەم پرۆژەیە جیاوازی نییە لەگەڵ تەوتین چ بانکێک لای من زۆر خراپترین بانکە من وەکو خۆم پرسیار لە تۆ ناکەم لەبەرەوە لەسەر تۆی نەبێ من ئارتی بانک لەبەرەوە فەرعێکە لە ئستێر گروپ هین مەسرور بەرزانیە وازەحی لێم ئارتی بانک فەرعێکە لە ئستێر گروپی مەسرور بەڵام مۆڵەتی ئەم بۆ ئەڵێم ئەمە مۆڵەتی نییە با موچە بچێتە سەر ئەمە بەس بەڕاستە و خۆ بدرێ بە هاوڵاتیان لەبەرەوە هیچ بەنکێ ناتوانێت پارەی من بخوا ئێوە بەڵام ئەگەر هات بە وزارەتی دارایی و ئەو حەلەقە گەندەڵیە هەبوو موچە مەخورێ من حەزەکەم بۆ هاوڵاتیانی ڕخوا دکتۆر دەتوە با لێرا تۆزە وردبی ینی جیاوازەکەت چییە ئەم دەسی دووەمی تیاپێ دەستی دووەم سێریکە خۆتۆ دواتر هەر وەزارەتی دارایی ئەبێ بڵێ وەزارەتی ئەوقاف و ئاوەدانکردنەوە کوێ ئەوەنە پارەکەی تێچێتە سەر ئەم بانکە بڕۆ وەریگرە نامێنێ ئەو کاتە وزارەتی دارایی هیچ پێویست ناکە ئەتوانێت قایمە بنێرێ لە ڕووی ئیداریوە من وەکو مۆزەفەکەر دەوام ناکەم ئەتوانێت ناوم لا دابژە ئەمە دەوام ناکە بەڵام لە کۆی مەوزوع ئەو پارەی لە عێراقەوە دێ ڕێک یەکسەر چێتە سەر ڕقم حسابی غالب سەر ڕقم حسابی جنابێت سەر ڕقم حسابی مۆزەفەکان تۆ یەکسەرە چی وەریەگری ئەو بنکە ناتوانێت موچەی تۆ ببا بەس لەبەرەوە پارەکە نایەتە ئەم بنکە ئەچێتە وزارەتی دارایی ڕقم حسابی هەرێمی کوردستان بەشێکی داتە موچە بەشێکی خاتە گیرفان وازە بیدڵم بۆچی بەکاکە من بەسەم پێ دەڵێم من بە ڕقم پێێتی لە 2024 11 تریلیۆن و نیو داپارەیان بۆ هاتووە باش ئەکاتە 12 موچە من موچەی مانگی 12 وەرنەگرتە ئەی ها لەکوێ ئەڵێ بەغدانەی نردووە 441 ملیاری نردووە لە بەشی موچەکە ناکە ڕاست ناکە کۆی پارەکە کە نردوێتی من کۆکە ڕاستەکەی پارێکە وەکو مانگەکە حسای بۆ ئانا بەخۆی بۆ خۆیوەتە خۆیان مانگە مانگی وایە زۆرتری بۆ ناردا ئەو چۆ بە ئیشی تر سەرفی کردە نابێ موچەقا سیکە بابی موچە بۆ موچە سەرفەکرێت نابێ تۆ 11 تریلیۆن و ئەوەنە پارەت وەرگرتە کە پارەی 12 موچەکە موچەیەکی من دیار نەما لەم بەینە کەواتە من نردوومە باشە ئەم وەری گرتووە مۆزەف لێرەیە ئەم وەریگرۆ نەیداوەتە ئەمە لەبەرەوە ئەم مانگە لەم بەینەیە خوریە لەمە ئەمە خواردوێتی من ئەمە نەمێنێ بۆ ئەوی ئاوا بێ وازە بێڵێن بۆی لەبەر ئەوە کە ئەوە نەما ئەمە حەلەقەی دزیەکەیە کە وزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران باشە من لێرا پرسیارێکم دکتۆر بۆ نمونە بیانووی لەوچە جەنابیش داگادار بووی سەرۆکوەزیران چووە پەرلەمانی عێراق وتی کاکەمە کێشەمان لەگە هەرێمایە بۆ نمونە نەود ڕادەست ناکە بۆ نمونە داهاتی ناوخۆ ڕادەست ناکە ناچارین ئێمە لە موچە داهاتی ناو ئەو داهاتی کە لەسەر هەرێمە بینێرە بیبڕی ناموچە نیە دەتۆ بۆ سەر باش ئاخر بیانۆکە ئەمە بوو کە لەسەر هەرێم بوو لە 150 داهاتی نانەوتی ڕەوانەی وەزارەتی داراییکە وایە کە وە خۆشیانەوەی کە باسێکن ڕێکەوتون 80 ملیارە بەڵام هەرێم نەی نردووە ئەو هاتووە گوایە وەزی دارایی ئەمەی لێ بڕیوە ئەوەی نردووە قسەکە لەسەر ئەمەیە ینی بۆچی ئەگەر لە کاتێکە ئەویش ئەوە بۆ تێکەڵی مەوزوعی داهاتی ناوخۆ ئەمە پێوترێ مەقاسە باش کاتی خۆی ئەم حکوومەتی هەرێمە ئەم بدعایە بەرهەمێنە ئەوی دێمە نەو تەسلیم ناکەین ئێوە خۆتان مەقاسەیکەن ینی خۆتان بیبڕن
ئەو کە ئەڵێ لە پارەکە بڕیمە ناڵێ لە موچە بڕیمە ئەڵە لە کۆی موازنەیە هەرێمی کوردستان کۆی موازنەی هەرێمی کوردستان 11 تریلیۆن نییە 16 تریلیۆنە بەشێکی زۆری لێ بڕیە بەشێکی لێ بڕیە بەهۆی ئەوەی کە ئەم داهاتی نەداوە باشە بەڵام بەشە موچەکەی کامل فەرعی قاڵ مەسەلە بابی موچەکەی کامل ناردۆ ناتوانێت لی ببڕێ لە بابی موچە ناتوانێت ببڕێ لەبەرەوە بابی موچەکەی کامل ناردۆ من حەزەکەم داهاتی 2024 پێ بڵێم هی هەرێمی کوردستان ئەمە قسەی لە چیە لە هەمووی نەوت و نانەوتی بەڵێ بەپێی راپۆرتەکانی وزارەتی دارایی هەرێم کە ناردوێتی بۆ عێراق زیاتر لە 4 تریلیۆن و 700 ملیارد دینار داهاتی ما 2024 بووە هیچی هی نانەوتی باڵێ ئەمە نانەوتی نەوتیش خۆی دیناری نییە دیناری تیانە قاسەکە بەڵام من بۆتی ئەژمێنم ڕۆژانە 320,000 بەرمیل لەو تەنارداکە ئەمە قسەی منی ئەوە بکەڵێ ئەو بکەش درۆ ناکە بۆ کەسمان ناناسێت تا درۆمان بۆ بکە ئەکاتە لە مانگێکە ئەکاتە 9 ملیۆن و 600,000 بەرمیل لە ساڵێکە ئەکاتە 115 ملیۆن و 200,000 بەرمیل 115 ملیۆن ئەگەر دابێتی بە $40 یعنی ئیتر هەر بە بەلاش فرۆشت بێتی و تەواو ئەگە بە $40 دابێت ئەکاتە 5 تریلیۆن 5 ملیار 5 ملیارەکە بیگۆڕە بۆ تریلیۆن ئەکاتە 6 تریلیۆن و 600 ئەوە 11 تریلیۆن و تقریبا 12 تریلیۆن باشە 11 تریلیۆنیشی بواتە ئەمە 23 تریلیۆن تو ئەو قورعانە حکوومەتێک سێ مەحافەزەی بەدەستەوە بێ بە خەرجی وەزارەتەکان و 23 تریلیۆن ئوستاز 23 تریلیۆن ئوردون بەڕێوە ئابا 23 تریلیۆن تۆ لە 23 تریلیۆنە موچەی فەرمانبەرانیش بخۆی کاتە ئەمە دەرەکەوێ تۆ ئەگەر ئەوەندەی سعودیە نەوت هەناردە بکە ناتوانانی موچە بدەیت ئەوەندەی سعودیە کە 10 ملیۆن بەرمیلە نەوت لە ڕۆژێکە هەناردەکە ئەم هەرێمە ناتوانێت بیدا بۆ لەبەرەوە ئەم هەرێمە بە شێوەیەکی خێڵەکی بەڕێوە ئەبرێ کەس نازانێت داهاتی نەوت بۆ کوێچێ نەوتی لێدێ کورد ئەزا بۆچی عێراقەمە قبوڵەکە جا عێراق چی بکە یعنی عێراق دوو حالی لەسەر یەکێکی ئەوەیە هەر موچە نەنێرێ باش ئەو کاتە من و تۆ دێ قسەی پێەکەین ئەڵێن عێراق ئێمە عێراقین و بۆچی موچەمان نادێت دۆچی لە محکەمەی اتحادی تۆ وازانی عێراق حەزەکە لەو محکەمەی عێراق لە محکەمەی اتحادی و سکاڵا بریاوەتەوە ئەو موچەیش کە فەرمانبەرانی هەرێم لە 2024 و لە 2023 و 24 و بەتایبەتی 24 و ئێستا وەری ئەگرن هەمووی قراری محکەمەی اتحادیە بڕۆسەیکە ڕاستاکە بەڵام هەر بە قراری دادگاش ئێمە هەناردەکەنی نەوت وەستایانی هەرێمە چی بکە چۆن موچە بە ئێوە نەوت هەناردەکە قاچاق و بۆری یەکشتە ئەو ئەمە وەکو جۆرێک لە جۆرەکانمە کە ناوێنین قاچاق چەنە من کادرێکی پارتی میوانم بووتی کاکە قاچاقی چی خۆبەرچاو خەڵکەوە فرۆشێ بەڵێ ئاخر دەیەوە قاچاقەوەیە کە بە دزیوە ڕاستەکە ئەو جوانترین سیفەتی داواتە خۆیان ئەوان چەتەن ینی حکوومەتێکی چەتەیە ئەم حکوومەتەی کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە حکوومەتێکی چەتە و قاچاقچی و دزە باش ئەگەر لە حاڵەتێکا تۆ باسی هەڵۆشانەوەی وەزارەتی داراییەکە بەڵێ ئێگەر ئەم وەزارەتە بدرێ بە بەرەی هەڵوێست وەری ناگر بۆچیمە وزار لەگەڵەوەی کە هەڵبۆشێتەوە نەوەڵام من لەگەڵەوەنین بە هیچ شێوەیەک هەڵوێست بچێتە حکوومەت هەتاماوە چکە من چۆن بچمە حکوومەتێک لە پاڵمە سروورە دانیشتن پیاکی دزە لە پاڵ قوباتە دانیشتن پیاکی فاشلە ئەوە تۆ یعنی ئەوەی بیر لەوە بکاتەوە بچێ لە پاڵ قوبات و مەسروورە دانیشتن هیچی کەمتر نییە لە ئەوان چۆن ئەوە چۆن ئەوە یەکێتی زانی بۆ ڕازی بۆ باشواری من بەشێکی لەبەرەوە گەرگارم وزارەتی دارایی دێن تۆ سێوە عەقڵەتە یعنی تۆ ئەتەوێ وزارەتی دارایی پارتی بیدا بە تۆ قاسەکە فول بکە لە پارە تۆ پارە بدەی بە خەڵک ئەوە وەری باوە من حەزم لەو قسانە با نەیزان با بیکەن پێم خۆشە بیکەن نامەوێت کەشف ینی ئینیان نادەمێ ئەی باشە لەسەر بەڕێی تۆ ینی ئێساڵێ ئێمە لەسەر ڕەشنووسی جارە گفتوگۆەکەین لەسەر ڕەشنووسی چۆنێتی بەڕێوەبردننی حکوومەت قسەمان لەسەر پۆستەکان نەکردو بە هیچ شێوە بەڵێ یعنی چۆن سەرۆکێتی ینی ئەوێ یەکێتی گوایە نیگەرانە لە پێشووترا بەشداریەکی کارای پێ نەکراوە بەڵام ئێستا مەرجانەیە کە بێ بەشدارێکی کاریان پێگەن بڕیار بەدەست بن بۆچی ینی پێکێنانی حکوومەت ئەوەنەی خاندووە ئایا بەڕاستی ئەوەندە سوورن لەسەرەوەی ئەم حکوومەتە بێ حکوومەتێکی خزمەتگوزار و حکوومەتێکی پڕ کار و کردار بێ حتا یەکێتی و پارتی ماون حکوومەتێک نابینی خزمەتگوزار بێت وە لە منی وەرگرە هیچ دەست بەسەلە کێشەی دەسەڵات و وەرەقەیان نییە کێشەی دابشکردنی
چی پارە بۆ نمونە تۆ هیچ زانیاری دایکێتی لەسەر چی پێداگرێ و کە تاو کوێستا بۆ نمونە ناجا لەسەر چی پێداگر بووە و وەریگرتووە ئەوە ئێسا و پێداگرە لەسەرەوەی هیچ نەبێ ینی یەکێک لە سەرۆکاتەکانی پێ بدرێت لەکوێ پێدرێت کام سەرۆکات پەرلەمان خوارە پێش پەرلەمان دەروێ من پرسیارە ئەنجومەنی دادوەرە سەرۆکایەتی هەرێم لای نێچیرە فەرمان دەرەکا بۆ بەردانی خەڵک مەسەلە و گیراوانەی بادینان زۆربەیان بەر نەدران بە فەرمانی ئەو ئیتر لای پێگەیتی بێت چۆن ئەتوانێت بەریدا ئەو حساب بۆ ئامۆزەکە خۆی ناکە کاکە ئێمە دەسەڵاتێکی خێڵەکین ئێمە دەسەڵاتێک نین محکەمە لە ناوە سەروەر بێ ئێمە دەسەڵاتێک نین محکەمە لە ناوە سەربەرز بێت ئێمە دەسەڵاتێکین پەرلەمان ئەبێ پەرلەمان نەمێنێ یاعی تۆسێکە هەموو چاوەکانە خسۆتە سەر پەرلەمان نانوێت چکە یەک مؤسسە ماوە شەرعیە کە خەڵدەنگی پێدا نانوێت ئەوش بمێنێتەوە ئەیانوێت ئەوش مەسەلە زۆر بێکەڵکی کەن خڵە بەرچاو خەڵکی بخەن یاعی تۆسێکە ئیگرێ بە پەرلەمانتارێک وڵە پێم پەرلەمان من پەرلەمانتاری کوردستان نەبووم بۆی کەدیفاعشەکەم وەیە ئەگەر بە پەرلەمان هیچ نین ئەمانە فاشل لەمە هیچیان پێ ناگرێت بۆ ئەمە خاتە ناو بازاڕۆ بەس ناتوانێت بڵێ مەسرور فاشلە نایڵێ بۆ ئەو هەر ئەو ڕاگەیانە بە مەسرور ناڵێ فاشلە بۆ ئەو ڕاگەانە بە منێچیر خۆی ناڵێ فاشلە ئەمانە ئەیانەوێ حکومەتدارێتی بکەن بە خێڵەکی یعنی من هەموو جارێ ئەمە ئەڵێم یعنی ئێمە هەموو وڵاتێک هەموو میلەتێک وردە بەرەو پێشەوە ئەڕوان لە خێڵەتی و ئەوێ بەچی ئەبێ بە دەسەڵاتدار و دەوڵەتدار و مەسەلە قانون و ئینوانە بەس ئێمە هەتا دێ بەرەو ئەوە ئەڕۆین هەتا دێ بەرەو دواوە ئەڕۆین بەرەو پێشەوە ناڕۆین لەبەر ئەوە حکومڕانی لە هەرێمی کوردستان وەجهەکان وەکو خۆیەت ئیسە مەسەلە تۆ وەجهەکان وەکو خۆی چییە ئێستا تۆ چیتە ناوام حکوومەتە بەیانی هەر مەسرورە دوو بەیانیش هەر مەسرورە هەر قوبادە دەی زۆنی دەنگیان بەدەستێنا خۆ کارۆیانی حکومت پێ یعنی مەسەلە مەسرور پێشووتر چی کردو تا ئێستا بێ بیکە بچاکیکە یعنی چی پێکرێ هیچی پێ نەکرا ئەسڵ قەرزارە لە هەموو دنیا نەبوو میلەتێک گوێم لە قسێکی تۆ بۆڵی بای 30 میلیارد نەوتیان فرۆشتووە 6 میلیارد 6 میلیارد قەرزار بوو ئۆستازگیان ملیارێک و 650 میلیۆن بەرمیل نەوتیان دەرهێناوە لە هەرێمی کوردستان و فرۆشتویانە زیاتر لە 40 بۆ 35 بۆ 45 میلیارد دلار نەوتیان فرۆشتە بەڵام لە پاڵ ئەوەشە ئێمە 37 میلیارد دلار قەرزاری ئێمیسە نازانین ئەگە نەوتشمان کڕی بێ ئەگە نەوت باکڕی بێ ئەبای قەرزار ڕەبواین ئەوەنە لەبەرەوە تۆ ناکرێ هەموو بە شتێک بە ڕقم تەعاملی لەگەڵاکرێت سەیکە ئێسێمە حەقڵێکی غازیمانەیە لە سلێمان لە گەرمیانە ئەم حەقڵە ناوی کۆرمۆڕە ئەم کۆرمۆڕە 3 جۆر غاز بەرهەمێنێت هەچی کارەبای کوردستانە بۆ غازە بەرهەمێنێت کەچی خۆمان کارەبامانێت لە سلێمانی کە بچۆ سەیریکە لە سلێمانی لە هەموو پارێزگار کەمترین کارەبا وەرەگرین لە هەموو دنیاشتی وا بووە ئینجا سەیکە ئەمە قسەی من نییە داناغاز ئەو ڕۆژە لە کۆنفرانسێکە ئەیڵێت لە کۆنفرانسێکی عالەمیە ئەڵێ ئێمە مکافئ بە 500 میلیۆن بەرمیل غازمان دەرهێناوە لەو حەقلە مکافئ یعنی چی یعنی مقارنەیەەکە بە نەوتەکە یعنی نەوتەکە چەندێکی کرد ئەوە ناکە حسابم کردووە یعنی 20 میلیارد دلار غازیان دەرهێناوە پێم بڵە دینارێکی بۆ چەمچەماڵ سەرف کریا بێت کوا ئاوی چەمچەماڵ کوا ئاوی دەربەنی خان باشەزانێ بۆ ئەمە قبوڵەکانی دەژێر شەریکە کاکە یەکێتی شەریکە کۆمپانیاکە کە ئەو غازە نەقلەکە یەکێتیە ناوی ساوس کوردستانە یەکێتی شەریکە تۆ ئەزانی کارەبا بۆ گرانەکەن ئێستا خۆ هەمووی باس کارەباکە بەس نازانێ مەوزۆچێ سێکە با من پێ بڵێ ئەو مەحەتانەی کە تەولیدی کارەباکەن ئەمانن ئەحمەد اسماعیلە 4 محەتێکی تەولیدی هەیە لە هێرا تا محەتێکی تەولیدی هەیە لە هەولێر یەکێکیشی هەیە لە دووەگە جاگان ئیش ناکە قەیوانە لێرە دانەیەکی هەیە کارگروپە محەتێکی تەولیدی کارەبا هەیە لە دووەکە لە هەولێرە سمسە لەوێ هەیەی هەر ڕەبتی هەیە بە کۆمپانیەکانی سێر گروپ و پارتیوانەوە ئەمانە کارەبا بۆ ئێمە تەولید دەکەن بە 28 سنت بۆ کیلۆواتێک بەس تەولید دەکەن لە قایانێ بەیچۆ زۆرە 20 سنت لە عالەمە 10 سنتە 5 سنتە 10 سنتە ئەمان بسۆی چکە بوو خۆیانە مەسەلەن نێچیروان بەرزانی شەریکە خۆی لەبەرەوە هاتۆ کاتی ئەم عەقدانەی داوا بەوە خۆی داوەتی کەسێک شەری بێش زەرێر لە خۆی نادا 20 سنت 45 دینار باشە غازەکەی من و تۆ کە لە سلێمانی ئەبێ بکرێتە خەدەمات بۆ ئێمە بۆ گەرمیان هاتووە بە ئەیدەنێ بە بەلاش کارەباکە تەوری دەگەن بە کیلۆواتێکی ئێدەنە لە 157 دەست پێەکە کەواتە ئەو کۆمپانیانەی کە دەستیان بۆ بردە تەبعاً هەمویان بێت جیاوازی هی یەکێتی و پارتی لە ناو یەکێتی هی پارتی بوون ئێستا یەکێتی بێدەنگ خۆی لێکە بۆ ئەویش نسبە وەرگێ
بە هەمویان یعنی 110 دینار وەرەگرن بۆ کیلۆواتێک 110 دینار یعنی تەولیدەکەی هەمووی غالبیانەکە تۆ کاربایکی 24 کاتژمێری هەبێ ئەگەر وحدەی 110 یا 100 پێ بێ بۆ زەرەرەکەی کە ئەگەر 1000 وحدە تۆ سەرفکەی لە مانجێکە بەس بۆ کێ بدەم بۆچی میدەم بە کۆمپانیا بۆ نمونە 100 دینار من غازی بەراورد بە مۆلیدە ینی باوازە قسە بکەین ئەوە بۆ وڵاتێکە کە غازی نەبێت بۆ وڵاتێکە کە وقودی نەبێت باش مەسەلە بۆ تورکیایە ینی من غازەکەی منەکەی ئێوە لەوەیە کە ئێمە خاوەنی غازی بەڵێ من خاوەنی غازم خاوەنی غاز دەبێ بۆ نرخە زۆر کۆمپانیا دێناوە ئەحمەد ئیسماعیلەوان لێمان کۆ کردەوە بە درۆ کڵاوات و خۆت شەریکی لەگەڵیانە باشە پارەکە بۆ تۆ کۆمپانیاکەت بێ بۆچی غازی من و غازی بەلاشی من بکرێتە تەولیدی کارەباکە بە گران بە خۆم بفرۆشێتەوە من چیم کرد لە مسافر مەکو هاوڵاتیەکی سفادی یەکەم من بەس دووکەڵەکەی و سەرەتانەکەی بۆ من منێتەوە چەمچەماڵ و بۆ گەرمیان و بۆ ئەمانە کاکە پرسیارەکەم مەسەلە حەق لەیە لە گەرمیانە ڕۆژانە دە بۆ 150,000 بەرمیل لەوت بەرهەمێنێ 1 بەرمیلی بۆ گەرمیان سەرف ناکرێت 1 بەرمیل بۆ هەر بۆ زانیاریت ئەو غازە 3 جۆر غاز بەرهەمێنێ غازی ماڵان کە پێوتری LPG با بەخۆت چەند جا کێشەی غاز بۆ دروست بە لە زستانە بەتەکی زۆر جا قەیران من لاقم چییە تۆ من غازی منە بۆ ئەیدێ بە ساوس کوردستان ئەیبا لە ئەفغانستان ئەیفرۆشێ بڕواکەی غازمان لە سووریا و لە ئەفغانستان و لە ئەرمەنستانە پارە ئەکا کەچی من خۆم لە سلێمانیم غازم نییە کەواتە ئەمانە حکومدار نین کاکەمانە کاسبن هەر بەڕاستمە مەسرور کاسبیەکە نێچیر کاسبیەکە تۆ ئەزانی نێچیر پاڵاوگەیەکی گەورە کە بایی 3 میلیارد دلار بوو بە 1 ئەیفۆر دای بە کۆمپانیاکەی خۆی بە 1 ئەیفۆر بەڵێ بچۆ کۆمپانیای پاڵاوگەی کەڵک لە هەولێرە پاڵاوگەی کەڵک لە دۆگە دراوەتە شێخباس بە 1 ئەیفۆر یعنی 3 میلیارد دلار پارەی و ئەیفۆرە بووە هەڵەسچێ لە ئەیفۆر یعنی وەرەقەکە نێچیرە نووسێتی بیان بەو لە منەوە مڵکی باوکمە ئەم پاڵاوگەیە ئەوە دام بە تۆ ئەوە نێچیروان بەرزانی نازانم کێ و تەوقیع کردە ئاوا داوێتی توخوا دەستەی نەزاها بێ ئەمە قبولەکە توخواگە داواکاریە گشتێک هەبێ ئەمە قبولەکە بۆ بێ دەنگ دانیشتون هەمویان خۆیان دایانداوە دەستەی نەزاها کەسێکیان هێناوە دایاناوە ئەلفوبێ قانون نازانێ کورە 2 ساڵ خزمەتی نییە یعنی ئەمە ئیهانەیە بە دەوڵەتدارێتی حەقە هەموو وڵاتانی جیهان بێن سکاڵا لەسەر حکوومەتی هەرێم تۆمارگەم بڵێ حەیامانت برد تۆ هی دەوڵەتدارەتی حیای دەوڵەتت برد باشە حکومڕانی دەبرد کاکە زۆر باشە ینی تۆ زۆر هێرش کردە سەر حکومەتەم حکومەتە بۆ نمونە ئێستا ینی من لە هەفتەی ڕابردوو گوێم لە سەرۆکی جوڵانەوەی نوێ بوو گوتی تا 2 هەفتەیەکە حکومەت تەشکیل نەبێت ئێمە پەرلەمان هەڵەوەشێنینەوە بەچی هەڵەوەزێ خۆی دروستی کرد پەرلەمان چیکە باڵێ قسەکەتشم ڕیدای لە نانە هەر ئەوە بوو پرسیارەکەی من ئەوەی ینی ئەتوانرێن پەرلەمان هەڵەوەشێنینەوە شا سوار عەبدولواحید خۆی سەرۆکی پەرلەمان لای خۆی بوو سەرۆکی پەرلەمان لای خۆی بوو سەرۆکی پەرلەمانەکەی ئەو درێژی کردەوە بەچی ئەگەر تۆ نیساب تاو نەبێت و بۆ نمونە ئەگەر نەتوانێت دەستەی سەرۆکاری نابێ بڵێ درێژ یەکەمەوە نابێ بڵێ ڕۆمە دەرەوە پیاسەیەکە کەم و دێینەوە ئەزانە کەس نایەتەوە نابێەوە بڵێ ئەبوای ئاوا بیوتای ئاوا قسەی بکرای بیوتایە لەبەرەوە یەکێتی و پارتی نیساب تەواو ناکەن نەناو جەلسە ئەوە من جێم هێڵا ئەو کاتێ ئێمە ژەماتوانیم چی لە محکەمەی ئیتیحادی سکاڵا تۆمارکەین بڵێن ئەوە ڤیدۆی سەرۆکی پەرلەمانەکەیە کەواڵێت نەک سەرۆکی پەرلەمانەکە خۆی بڵێ ئەوە زەحمەت نییە ئێمە ڕۆینە دەرەوە دوایەوە دێین و جەلسە ئەزانە بڕاتە دەرەوە نایەت ئەمە 1-2 ئەی خۆی نەچوو بۆ تورکیا بۆی حکوومەتیان بۆ تەشکیلکە تەشکیلی نەکرد نای خۆی چوو بۆ تورکیا بۆ حکوومەت تەشکیلکردن یعنی ئەم ڕۆژ وازێکی کەی کردوتی باشە واز لە پارتی بێنە نەموو لایەنەکان بێن بەنەوەی نوێژەوە بە حکوومەت پێک بێنین چۆن بۆ کەس نەچوو ئێسی کورسین چۆن حکوومەت پێک بێنین ئەخنا بە ئێوە و بەیت بەرەیگەل و بە ئێسی کورسین بە هەمومانەوە نانەسی زیاترەکە بەیەکێتیش ئێمە دەرەوەی ئێمە من باس خۆمەکەم دەرەنە بەڵێ بەیەکێتیشەوە یەکێتیەوە نیە ئێستا مەسەلە ئیساوەتە پاڤێڵ و توێتی باش کورسەکانتم بەرێ ئێدە بابچە بیدات ئەزانی سیاست بۆ قاڵەقەڵە ناکرێ ینی بەو شێوە ناتوانانی ئاوا قسە بکەیت و هیچ سپادەینێ ئەو پیاوە چوو بۆ تورکیا بۆ حکوومەتیان بۆ تەشکیلکە لە تویتەکەی دیارە وازەڵێ من چووم تورکیا دەستی ئۆردوغانم ماچ کرد بەسڵ ئۆردوغانیش نەیبینێ 100 دوای ئۆردوغان بینیانە و بە بچووکی لە پاڵیانە دانیشت بووم بۆی بچم حکوومەت تەشکیلکەم یعنی ئەم حەزەکە حکوومەت بۆ پارتی تەکە بەس با من وازە بڵێم ئێمە حەزەکەین پارتی و یەکێتی و حکوومەتەکەش بڕوخێ ئێمە بۆ ڕوخاندنیان ناتوین ئێمە ناتوین بینیان چاکەین
کە ئیشی منەوەکو معارضە بچم بینی ئەما چاکەم بۆی دزی زیاتر بکەن ئەخە بۆ ئەو بینی چاکردون بۆ بینی چاکردون لەبەرەوە ئەو خۆی دزە ئەوەندەی قەتەر عەرزی پێدراوە لە سلێمانی ئەوەندەی مەساحی قەتەر کاری سیاسی چییە تو ئەو خوا منێک بچم ڕوبعی عەرزی ئەو داگیر بکەم ئێستا چەند هێزیان ناردوو بۆ سرم هێز دەمابوو لە کورسان نەیەنە سرم بۆ هێزێک نانێنە سەری بڵێ ژێرۆ دەستی هەیە لەگەڵی بەڵێ لە ژێرۆ دەستی هەیە لەگەڵ یەکێتی و پارتیا ئەو کورسیانەشە بە شێوەیەک ئەفرۆشی هەر کاتێک بیەوێ ئەو نیسابی تەواو نەکرد تەحەداکەم باوانە بێ نەچوو نیساب تەواوکە بۆ ڕێبەر وەزیری ڕێبەر ویستی بێتە سەر کۆمار ئەو نەچوو نیسابی بۆ تەواو کرد نەچوو نیسابی بۆ تەواو کرد لە پەرلەمانی عێراق بۆی بێتە سەر کۆمار ڕێبەر زانی چییە مەسئول اختطاف و کوشتنی ئەو خەڵکە بوو لە خۆپشاندەران و لە هین و ئەوانە پاراستن بوو ڕێبەر کەسێک منێک بچم نیساب بۆ پاراستنیەک تەواوکەم ببێ بە سەرۆک وەزیرا ببێ بە عەفو ببێ بە سەرۆک کۆمار بەڕاستی شەرمە ناخۆم بنە مەعارەزە نەوە عەیبە وەڵڵا خەڵک ئەبێ نەک دەنگی پێنەدا ئەبێ شاربەدەری بکە چونکە ئەوە دەنگی مەعارەزە بە هەموو جارێک دێک کڕین فرۆشتنی پێوەکە و لە ئەخیریشەوە ئەچێتە بە لەو کاتەی کە تەیارەکانی تورکیا قەسفی ئێمەیانە کرد و قەسفی ڕۆژاوایانە کرد ئەو سەرکز و سەرشۆڕ لای جێگیری نام چەنەمی وزارەتی خارجی تورکیا دانیشت بوو ئەوە بۆی هەڵەگرین ئەوە 100 ساڵی تر بۆی هەڵەگرین باشانی بەم قسانەی تۆ بێکەواتەیە ئەو کورسیانەی نەوەی نوێ دەنگی حەقیقی خۆیەتی چکە خەڵک ئێوە مانان گلەیەوەتانەگەر ڕخنەتانگەوتیانە ماڵبژاردنە دیزاین کراوە بۆ پارتیوێکێتی و بۆ لایەنی کەیش بڵەوە دیزاین کرا بۆ ئەو لەنا ئەو دیزاینیانی کە ئێوە بۆ ئەوی لە بەرۆ چوو بۆ تورکیا نەتبینی ئەخۆ بینی مانە دوای هەڵبژاردن دوای هەڵبژاردن پێش هەڵبژاردن ڕۆشتووە کاکەوە نازانم پێش هەڵبژاردن ڕۆشتووە خۆ کەس لە خۆیەوە ناچێت یەکەم جار بۆ ئاوا بچێ ڕسمی عەلەنی بڵاو کاتەوە ئوستاز ئەوانە پێش ئەوە تەنسیقیان کردووە ڕەبتیان هەبووە لەگەڵ پارتیان ڕێککەوتون لەگەڵ سەرۆگا ئەمە دوای ئینتیخاباتە ئەڵێ ئەبێ بێ ئێستا منیش ئەگەر بچوان لەگەڵ قسەی تۆ زانیاریە یا لە خۆتەوە کە پێش هەڵبژاردن چووە پێش هەڵبژاردن چووە پێش هەڵبژاردن ڕۆیە پێش هەڵبژاردن لە بەغدا کۆبوونەتەوە پێش هەڵبژاردن لەگەڵ مەسرورا کۆبووتەوە پێش هەڵبژاردن بۆ زانیاری ئەگەر زۆر وردیشکەیت و لەگەڵ یەکێتیشا کۆبووتەوە یانی لە دوای هەڵبژاردن پێش هەڵبژاردن ئوستا باشە یەک بۆچی یانی ئەو کاتە بۆچی لە میدیا بڵاو نەبوویەوە بەڵام دوای هەڵبژاردنەکە ئەزانی بۆ تورکیا نایە یەکەم جا بڵاوی کاتەوە لەبەرەوە یەکەم جای باتە ناو ئینتیخاباتەوە ئەنجا دوایەوە ئەیبا بڵاوی کاتەوە بۆی خەڵ بڵێ ئەمە پیاوی منە ئاگادار بن بۆ خۆی بڵاوی نەکردو تورکیا بۆی بڵاوی کردو دوایی کە تورکیا بڵاوی کرد ئەنجا خۆی لای خۆی دانا وەکو چۆن نیسە سوودانی تەبعەن سوودانی خۆی ڕسم خۆی وەحمە شەرعی بڵاو نەکردوێتەوە قەتەر بۆی بڵاو کردێتەوە ئەڵێ قەتەر ئەڵێ ئەمە بزانن ئەمە عاید منە ئێستا بۆی بە شیعەکان وا بڵێ یعنی لەبەرەوە ئێمە ئەبێ وازح بین پێش هەڵبژاردن مەطبەخەکە ئەکرێ دوای هەڵبژاردن ئەبێت تۆ جێبەجێ بکەیت کە نایکەی کەس دەکەن باشە ئێستا خەڵک گیری خواردۆ بەڕاستی دکتۆر یعنی ئەوە تا لەوێ بۆ نمونە تۆ ئۆپۆسیۆنێکت هەیە وایە کە تۆ وێنەکەی بۆ نمونە پارتی وێکێتی هەڵبژاردنەکە دەگوترێت دیزایی نەکرێت و وڵاتانی دراوسێ دەستیان هەبوو لەوە ئەی خەڵکە بێت چی بکات بۆچی بکە دنیای حەزی معارەزە هەیە معنی مەسەلە هەر بەس هەر حەزب زۆرە تۆ بتوانین دەنگی پێ بدەیت و شەڕت بۆ بکات ئەگەر دەنگەکان دیزاین کراوە بێ ینی دەنگیش بێ ئیسفادە هەموو جارە دیزاین ئەزانین چۆنە دوو جۆر تەزویر هەیە جۆرێکی پێ تەغیر نەتیجە کە ئەمە زۆر خراپە کە ئەمانە کە ڕوەدا ڕوویاندا چەند دوو جارە سێ جارە لە عێراق ڕوویداوە باشە و جۆرێکی پێ بدێت تەزویر هەرەکرێت ینی ئەمە هەمومان زانین تەزویرەکرێت بەڵام تەغیر نەتیجە نەکا ئەی تەغیر نەتیجە بەمانای ئەوەی کە کابرا سفر نکاتەوە بەڵام ئەمە ڕێگەی ئەم ڕێگە هەیە ڕێگەی تر نییە ینی تۆ بتەوێت دەنگی ناڕازی قسەی هەبێ بەس ڕێگەی انتخاباتیە هیچ ڕێگەیەکی تر نییە ینی ئەگەر ڕێگەی ترمانە بۆ مەسەلە ڕێگەی دادگامانە بوو بردمانە چوین بۆ بەغاز کاڵاما کرد ڕێگەی ترمان بەکارێنا بۆ مەسەلەی گەیاندنی دەنگی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆیانمان برد بۆ ناو هەرێم بۆ لای ئەو بەرپرسانە بۆی قسەی خۆیان بکەن هەموو ڕێگانەکرینە بەر بەڵام لە ئەنتیخاباتە تۆ بەس هەر ئەو ڕێگە هەیە ئەبێ وردە هەوڵ بدەی ئیش بکەی لەگەڵی وە خەڵ تێبگەێنی کە وە خەڵکو لایەنەکان ینی ئەطراف و شت تێبگەێنی کە بڵێ ئەمە تەزویرەکرێ بەڵام لە کۆی مەزوو ئەوە ناگەینێت تۆ واز بێنیت یعنی ساحەت چۆڵکردن تۆ تەسەورەکەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکرێت لە 11 ئەگەر هیچ کێشێ دروست نەبێ بەڵێ ئەکرێت من تەسەور نام کێشش دروست
ئەی باشە خۆ هەمان ئەو کۆمسیۆنەیە کە ئێوەمانان ڕەخنەتان لێگەرە مەڵبژاردنەژارە و بەڕێوەیە ئەخۆ بە کۆمسیۆن نییە تەسەورەکان ئەقینە هیچ بکرێت بەڵێ ئێمە کاتی خۆی کە سەرۆکوەزیران هات بۆ لامانگ لە ئێوەمان لێگە کەوتمان ئەو سنووخانە تەزویری تیاکراوە تەقریرێکی مفەسەڵیشمان دا بە دکتۆر ڕێبار دای بە سوودانی و چەند جارێکیش دانیشتن کراوەوانە قسەمان لەسەری کرۆوە ئەوش خۆشی مەسەلە خۆشی لەوە ترسێک کە تەزویری لێ بگرێت ئەوش خۆی ئەوە نییە کە بڵێ لە لەینەکانابێ دەبەر ئەوە پارێکی تەرخان کردووە بۆ ئینەکە سکیوریتەکەی زیاتر کردووە چەند کۆمپانیایکی هێناوە بۆی سکیوریتی زیاتر بکەن و پارەی تریشی تەرخان کردووە بۆ ئەوەی وابزانم 6 میلیارد دلار دینارە یا 6 میلیۆن دۆلارە بۆ گۆڕینی سیستم و شتەکانی ناو سنووخەکە ئەمە خۆی لە خۆیان شتێکی گرنگە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە تەزویریش نەکرێت زۆر باشە بە تەسەورەکەی پارتی وێکێتی بە یەکلیز بەشدار بن وڵایەتی حەزەکە بەس پارتی تا ئێستا ڕێک نەکەوتەوە بۆچی یەکێتی یانی یەکێتی ئێستا بۆ نمونە گیری خواردووە بەدەست ئەو بەڵێنانەی کە لە کاتی بانگەشەیە بە خەڵکی یا و جێبەجێ نەکرد بەڵێ وایە خەڵک بۆ دەنگی داوە بۆ نمونە لەم هەڵبژاردنە کاکچیەکە ئەمجارە پاڤڵۆتی ئێمە قسەی کەمانێ وەڵڵای مەگەرە بخۆی سوحبەت خەڵک ڕوان ناکە ئەزانی هەر بۆ زانیاریت ئەو خەڵکەی کە بەشێک لە خەڵکە هەرچەند ئێمە نەک گوێمان لێ نەگرتمانەوە هەمووی ڕاست نییە و دوورە لە ڕاستیەوە هەمووی حملەی هەڵبژاردنە بەشێک کە خەڵکی عوام کە ئەو خەڵکە مەسەلە ئەوە تێگەشتۆ لە گوێی لە قسەکانی باڵ کرد لەبەر ئەوە نەیگرت مەسەلە ئەگەر قوما تاالبانی و قسانەی بکرای گوێی لێ نەگرت بەڵام بۆ باڤڵ تاالبانی تازات بوو ناو مەعادلەکە قسەی نەکردە بۆ حملەی هەڵبژاردن هیچی نەوتە بۆ حملەی هەڵبژاردن خەڵک پێی وا بوو قسەکانی تەواوە خەڵک پێی وا بوو دش پارتی خەڵک دەنگی دابێ کە دشی پارتی بێ وە سلێمانی شێوەیەک و مرکزێکی تایبەتی بۆ خۆی دروست بکە بەڵام بۆیان دەرچوو هیچ نەبوو ئەو قسەم با بۆ شتێک قسەیەکی کەی ینی دەگوترێ بۆ نمونە بۆ قسەی تۆ بێ ئێستا پاڤڵ تاالبانیش تاقی کراوەوە بۆ ئەو ڕخنە لەو حیزبانەگە لە تاقی کراونە تو خەڵک جارێکە دنگیان پێنات و متمانیان پێناکە کام حزب تاقی کرا بۆ نمونە باسی بزوتنەوەی گۆڕانی گۆڕان چۆ حکوومەتەوە چۆ حکومە خەڵک تاقی خەڵک نا من قسەکەم با لەسەرەمە بێ دکتۆر ینی بۆ نمونە ئەو حیزبانەی کە تاقی کرانەتەوە خەڵک دنگیان پێنایە من قسە پرسیارەکەمەوە ئەی بۆچی پارتی وێکێتی 33 ساڵە حکومڕانیە هەرێمەکەن بەم هەموو مکەسەراتەوە خەڵکەر دەنگیان پێ نادا ئەزانی بۆ یەکشەوە جارێکان ئەگەر انتخاباتێکی زۆر نەزیح بێ بڕوا بکە بە هەردووکیانەوە ناچنە پەنجاکە بە هەردووکیان و ناچنە پەنجاکە بەڵام لەبەرەوە نەزیح نیە مەسەلە ئەمان چەک و پارە و قاچاقچێتی و نەوت و کۆمپانیا کورە ماڵەوە بە وای لێ هاتبوو لە ئەخیرە لە انتخاباتەکە ئەیانوت تۆ لە کۆمپانیا هەلیش ناکرد ئەهلی بۆ ئەهلی ئەیانوت ئەم کۆمپانیای یەکێتیە تۆ بە کارتی دەنگدانەکەت بێنی ئیتر وای لێ هاتبوو یعنی ئەوە هیچ لە هەولێرە یاوت مدیر مەدرسەکە وجوتی ئەبێ مامۆساکان کارتەکانیان بێنن ئیتخوا ئەمە عیبەیە ئەمە بێسیقەیە ئەمە ئەزانی کەس خۆشتی نەگەرەکە کەس خۆشی نەگەرەکەەوە گەرمیایە خۆشتی نەگەرەکە بەس دەڵی بشکەم بە زەخت بدوان دەنگم داتێ بەڵام بەشێکیش کە چوو بوو بۆ دەنگدان کە دەنگی بە یەکێتیدا بوو لەبەرەوە وایزانی یەکێتی تەوتینەکە وایزانی یەکێتی ڕاستەکە لەگەڵی ئێستا تەواو هیچ قسەیەک قسە هەڵناگرێ تۆ بڕۆسەیکە بڕۆ بە خەڵک بڵێ کاکە ئیسێ من خوازە من بێ یەکێتی خۆی بچێت ڕاپرسی بکە ناو خەڵکە خۆی بڕابڕابسیگە بڵێتە خەڵ بڵێ ئەمە قسانە وتمان کە جێبە جەمانەکە وە زەمان چۆرە زان پێڵێن وەزئی چۆن اینجا لەبەرەوە کە وەزئی باش نییە ئێوە بۆ ماوەی کە میدیاکان یەکێتی حملەیەکیان کردووەڵێ ئەم هەژماری منە ناوەکەی گۆڕاو بە بانقیکردن و بۆ ڕەنگە سبینە بڵێ ئێمە فشاری ئێمە بوو خراوەتەوە زادی دارایش چورە من هەرموو ئەسەسەکەم ئاڵێم وزارەتی دارای خۆی بێ هەڵگیرێ چی خراوەتە وزارەتی چی سفادەیەکیە وزارەتی دارایی جگە ڕێگەدان بە قاچاقچێتی جگە لەوەی کە پارە لە خەڵکە بە جگە لەوەی کە کاراسانی بۆ کۆمپانیەکانی خۆیانەکە هیچ ئیسفادەیەکی نیە ئەوە تا یەک ئیشە ئەبێ بیکە ئیسیفادە نیە ئەبێ بیکە ئەویش ئەوەیە لیستەکە بنێرێ لیستەکە تاخیرەکە بۆی خەڵک موچە وەرنەگرێ ئیتر خەڵکە بێت تێ بگەیە موچە خۆرانە بێت تێ بگەن بە وەڵڵە پارتی و یەکێتی لە هەرکوێ بن ئێوە لەو دیوی بن قانجاستانە لەو دیوی بن قانجاستان چونکە لەم دیوی بن زەرەرتانە ئەمانە ئەیانەوێ لەسەر سەروەت و سامانی ئێوە بژین نقطە سەری دێڕ یعنی ئێستا سیکە ئەو ڕۆژە تەلەفۆنیان بۆ من کردووە لە یەکێک لە مەرزەکانی کوردستان باشە ئەڵێ شتەکانمان عێراق نایکاتە ئەو دیوە من پەرلەمانتاریژی مەجبور نازانم بۆی سێکە پەرلەمانتاریژین بەس مەجبورم بە دواتر چوری بۆ گەم خەڵک ڕۆژان تەلەفۆنمان بۆ
بەدواداچوونم کردووە بۆی عێراق ئەڵێ کاکە گیان ئەو مەرزانە کە شت داخلەکەن وتمانە قفڵی لێدەن قفڵێکی لێدەن بە ڕقەمەوە وتیانە لێی نادەین بۆ لەبەرەوە قاچاقی چییە لەبەرەوە ئەمان بە قاچاق یانەوێ حتا ئەوێ بڕوا بقا ئەوان ژدان ئێمە وەری ناگرین لە کام حدود داخلێ بەسەم لە باشماق داخلێکی قفڵێکی لێدە بنووسە باشماق و قفڵی لێدە و ڕقەمەکەی بنووسە بۆ بۆی بزانم ئەم سیارە نەکراوەتەوە دوای باشماق نەکراوەتەوە ئەڵە دوای باشماق ئەیکەنەوە تەبعاً ئەمە بۆ پارتی شەروایە یعنی هەل لە نێوان خۆشیانە ئەو تەنکەرە نەوتانەیە دەگوترێ نزیکەی 600 دلار کاکە لە تەنکەرە نەوتەکان بۆ زانیاری بۆ هەموو تەنێک $10 بۆ $15 دەنەیەکێتی کۆمپانیەکان یەکێتی نەقلەکەی بۆ یەکێتی و پارەی تەنوشتەکانی باشم داهاتی نانەوتیە لە نێوان زۆنی زەرد و سەوزا بۆ کوێچێ ئایا ڕاستە ئەمە ڕێکەوتون ئەم بۆ خزمەتگوزاری خۆی بەکاری بێنێوش بۆ خزمەتگوزاری خۆی ئۆستاد لە منی وەرگرە داهاتی ناونەوتی ئەگەینە ئاستێک ئیتر نزیکە بێتەوە لە سفر لەبەرۆ نەیدەنە عێراق ئێستا سیکە هەموو سەکتەرەکانیان کرد بە کردی تایبەت ئەمە هەمووشی زەرەردا لە داهاتی نەوتی تخوا پرسیارێک لێگەم ئەم هەموو مەشروب و جگەرە دێ ئەگەر ئەم هەموو مەشروب و جگەرە باجیان بدایە داهاتی سلێمانی 6 ملیارە لە هەفتەیەکە قسەیە ئەوە قسە نییە یعنی لەبەر ئەوە وردە داهاتی نانەوتی نایڵنەکەن نزیکەکەنەوە لە سفر زۆر کەمیەکەنەوە ئەوەندەی لەکەن کە من تۆ تااقمانەوە باسی بکەین حکوومەتی عێراقش تااقەتی نوێ باسی بکە لەبەرەوە ئەو فکری ئەوەیان هەیە ئێستا کاسبی ئەکەن ئێستا کاسب بن ئەمە دانیشتن سێکە مەسەلە ئێستا وەزیرانوانە دائنیشن بیر لەوە ناکەن هەرێمی کوردستان چی لێ بکەن بیر لەوەکەن و کوێ ماوە نەمانداوەتە کەرتی تایبەت مەسەلە تۆ بۆی خۆشەویست خۆست بکەی لای سەرگۆزە ئەڵێ فڵان شوێن ماوە ئەویش یەکسەرجێ دەرمانی سەرەتانەکەش دەنە کەرتی تایبەت دەرمانی نازام چەکەم فعوسات بەکردی تایبەت کارەبابی دە تایبەت هەر بۆ زانیاری لە عێراق زانی چیاوتوە با نمونێ جوان دەبێت ئەو کەوتە بیرم لە عێراق چوونە وتیانە ئێمە 320,000 بەرمیل نەوتن تاجەکەین ئەوتیانە کووە وتیانە کاکە لە ناوخۆ سەرفیەکەین یعنی سە من و تۆ بە بنزینمە بە 450 دینار کردووە وتیانە ئێمە 150,000 بەرمیل لە ناوخۆ سەرفیەکەین یعنی سە من بنزین 450 دیناری یەکەم دەی من لە تەلەڤیزیۆنەکەیەوە ئەڵێم هاوڵاتیەکی کوردستانم بە بنزین 450 دیناری کرد بێت هاوڵاتیەکم پێ بڵێ گازی بە 400 دینار کڕی بێت لتری هاوڵاتیەکم پێ بڵێ بەرمیلێکی نەوتی سپی وەرگرت بێ بە 31,000 دینار کووە ئەویشیان ئاوردەدایەتە کۆمپانیەکانی خۆیان ئەمە عێراق ئۆیڵە ئەمە سەن ئۆیڵە تەمان ئەم دوانەیەکێکی کوڕەکەی نێچیرە یەکێکی کوڕەکەی مەسرورە ئەمە ساوس کوردستانە هی ئەم دیوە ئەمە نۆکان خۆی دنیای کۆمپانیای بۆ خۆی داناوە ئەمە ئیدارەی گشتێ مەجموعە کۆمپانیایان بۆدا نەقلی 1 بەرمیل نەوت بڕوا بکە 1 بەرمیل نەوت بخەناو پیکابێ نەقلیکە یەکێتی دێتن لە سێمانی ئەڵێ پێدەوە من شەریکم چیت دێکرد پارتیش دێڵێ من شەریکم چیت دێکرد لەبەر ئەوە خەڵک ئەبێ بزانێ ئاستی قاچاقچێتی گەیەتە ئەو سەری سنی مەسەلە گەیانە هەر هەناردەکردنەوەی نەوت چارەسەرە بێ بەناردەکردنەوەی نەوت بەس ئەوەیە دڵی ئەمریکا پێ ئارادەکردنەوە ئیسیفادەی ئەوەی هەیە سۆم و ئەم جارای فرۆشێ داهاتەکەی بۆ عێراقا ئەمەش قاچاقچێتێ نامێنێ با ئەمێنێ بەسکە بمێنێتەوە زۆ سپاس دەکەم دکتۆر غاڵب محەممەد ئەندامی پێشی پەرلەمانی عێراق زۆ سپاس بۆ ئامادەبوون زۆ سپاس بۆ ئێوەش کە تاو بەسە بینەری بەنامەکە پرسیان بەخواتان ئەسپێن خوارد